خوش كبراني خوش ويستم السلام ماڵی مبارەکی خوای تەعالە بۆ مزگەوتەکە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبول بکات جێگای خۆشحاڵیە کە ئەم هەموو موسڵمانە ئەم هەموو پیر و گەنج و لاوە ئەم هەموو ئافرەتە ڕووی لە مزگەوتەکان کردووە دەیەوێت شەوی 27 ڕەمەزان بە تاعات و عیبادەت بەسەر ببات و زیندوی کاتەوە. داواکارم لە خوای گەورە بە ئیسمی عەظەمی ناو سفەتە بەرزی پیرۆزەکانی ئەم نیەتانەی کە بۆی هاتوین هەر یەکێک لە ئێمە خوای گەورە هەموویمان بەنسیب بکات، لێمان خۆش بێت. لەو کەسانەمان بژێڕە یەکجاری لە ئاگری دۆزەخ ڕزگاری کردوون، تاعات و عیبادەتەکانمان لێ وەربگرێت، عاقبەتی هەمووانمان بەخێر بجێڕێت، شیفای نەخۆشەکانمان بدە. خۆشەویستان، ئێمە لە 20 ڕەمەزانەوە کە شەوانە دانیشتوین دایم گوێمان لە قورئان گرتووە و دوای ئەوە دوو وتارمان هەبووە لەسەر ئەم ئاەتانەی کە گوێمان لێگرتووە، بۆیە هەر لەسەر ئەم ڕەوتە دەڕۆین و ئەم شەویش تەدەببوڕ و بیرکردنەوە لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە گوێمان لێبوو هەر لە سوورەتی یاسین کە مامۆستا ئەکۆ بۆی خوێندین خوا پاداشتی باتەوە لە لاپەڕی 441 لە ئاەتی 13 تا 27 خوای تەعالە باسی شارێکمان بۆ دەکات، هەرچەندە بە قەریە ناوی دەهێنێ، دەفەرمێ وەضرب لەهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون. لزماني عربي دا قرية بقول ناوتري بلكو بهر شويني كي يجتمع فيه الناس جا قوربه يام بچوك بپیده وتي قرية لشرعه بويا اما باز دكم چونك هر لم لا پريدا كباسي چيروچي سي پیغمبر دكا بو قوم يك رويشتون دوای ئەوە ناوی بە مەدینە دەێنێت بەشار بۆچی لە قەریەیەکەوە بوو بە مەدینە زاناکان دەفەرمون کە باسی قەریە هاتووە لە قورئانی پیرۆزا قەریە مەبەستی پێ المكان الذي يجتمع فيه مجموعة من الناس سواء كان هذه المكان صغيرا أو كبيرا بويا أو شوينيك خواي جورا بومان باز دكات شيروشي أم سي پیغمبر من بو باز دكات لسورة ياسين دا للا پاري 441 شارك بو مفسرين هندي كان دفرمون بيدسي أنطاكية بو بي للشام بەڵام هەر پێدەچێ و ئەوە احتیمالە ئەوەی کە مەبەستە ئێمە نەناوی قەریەکەمان لا گرنگە چکە خوا باسی نەکردو پێویست نییە ئێمەش بیزانین و نەناوی ئەم پیاوەش چێ بووە خوای گەورە کە دەفەرمێ وجاء من أقصى المدينة رجل يسعى باسی پیاوێک دەکات هەر لەم لاپەڕەیەدا ناوەکەیشی گرنگ نییە بەڵکو کارەکەی گرنگە. سبحان الله کاتێک کە سەیری مرۆڤایەتی دەکەیت مرۆڤ چەند دڵڕەق و قایمە چەند عینادە. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد باسی ئەم شارەیان بۆ بکە کە دوو پێغەمبەرمان بۆ ناردن باوەڕیان نەکرد بۆمان کردن بە سێ پێغەمبەر. واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون إذ أرسلنا إليهم 2 فكذبوهما فعززنا بثالث فقالوا إنا إليكم مرسلون. وتعني من لا يخوان يردراوين بل هندق المفسرين ده فرمون أمانا پیغمبر نبون وبلكو حواري عيسى بون بل راجح أوي ما دام شيء مرسلون پیغمبر بون. سبحان الله سير لودا سي پیغمبر بوشارك بين خلچش عنادي بكاتو باوريان بينكات بل ايه ولا لا يخوان ناهاتونو باور مانيا. أزان المفسرين سي ده فرمون عزيزان ده فرمون هرشتك كالسرتا وديت بو باور بيكردن زۆر قورسە کەسێک بێت و بڵێ من لە لای خواوە نێردراوم وحی خوان پێیە باوەڕ پێکردن و هەر خەبەرێک کە سەرەتا دێت هەر شتێک کە خەبەرێکی سەرەتایی بێ زۆر قورسە. بەڵام دوای ئەوەی کە بڵاو بووەوە ئەو کاتە ئەو قورسەی نامێنێ خەڵک باوەڕی پێ نەکات. بۆیە سوپاسی خوا بکەن ئێوە لە سەردەمێک کە هاتوونە دنیاوە کە 1400 و ئەوەندە ساڵە ئاینی ئیسلام بڵاو دەبێتەوە ئەوەندە جوانیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بڵاو بۆتەوە هەر لە خۆوە کە لەدایک بوو شانازی بە موسڵمانیەتیەوە دەکەی. عینادی نییە لەسەر ئیسلام بوون و موسڵمانێتی عینادی نییە. ئەی باشە عەجەب بۆ لە سەردەمی ئەم پێغەمبەرە نازدارە کە خوا دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم تۆ لەسەر جوانترین خولوق بوویت. عجب خلق باوری پێ نێناوە. ئەی دەبێ ئەگەر ئێمەش ئەو کاتە باین زەمانەت چی بوو ئێمەش لەبەرەی پێغەمبەر دابوون عەلەیهی سەڵات وەسەلام و لەبەرەی ئەبوو جەهل و ئەوانانە بووین. بۆ چونکە باوەڕهێنان بە پێغەمبەرایەتی وەحی کە بۆ کەسێک هاتووە لە سەرەتا هەر خەبەرێک بە قورسە. ئێستا بڵێن پەنا بەخوا تەقینەوەیەک بۆ لە شارێک
لە شارەکان سەرەتا خەڵک گومانی هەیە بەڵام کە بڵاو بۆ ئەخبارەکان باسییان کردەوە بۆ کاتە شتێک دەبێتە شتێکی ئاسایی هەمووی باوەڕی پێ دەکات بۆیە یەکەم شت تێدەگەیت یعنی سێ پێغەمبەر بۆ شارێک بڕوا خەڵک باوەڕی پێنێنێت دەبێت چ عینادیەک ببێت ئەمانە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئینسان کە بەرەو شیرک و خوڕافات ڕۆیشت ئازیزان هەروەکو دوێنێ شەویش باسم کرد کە خوای گەورە ئیبراهیم لەسەر زوانی پێغەمبەر دەفەرمێ خەڵکیان زۆر گومڕا کرد فتنەیەکی زۆر گەورەیە شەریک بۆ خوا بڕیاردان تعلقت بە غەیری خوا بێ کە نەفع و ضەرت بۆ دێنێت سود و قازانج بۆ دێنێ زۆر قورسە بە درێژایی مێژوو شرک و خوڕافات سەری لە خەڵکی دیندار تێکداوە باوەڕی بە پێغەمبەرانیش نەبووە پێغەمبەران هاتوون بۆی بڵێن کاکە بەس هاوارکە خوا شەریک بۆ خوا بڕیار مەدە وتیانە نا ئێوە سەر دەتانوێت سەرمان لێ بشێوێنن دەتانوێت سەرمان لێ بشێوێنن وقالوا لا تذرون لسردمي نوحوا وقالوا لا تذرون ودا ولا سواع ولا يغوث ويعوق ونصرا وقد أضلوا كثيرا هل لسردمي نوحوا خلق ضلي متعلق بو ببياوساكان بياوساكا كان أو عند توان لله خوا شفاعة من بوكن جا سير لودا عزيزان لم صورتها خواي جورا كباس يمسي بيغمبر دكات سلامي خوان لسر بيت دفرمي خلشي باوري بينين وتيان اي ودرو دكن إن أنتم إلا تكذبون درو دكن لله خوانا عتون وما أنزل الرحمن خواي جورا هيجين النار تخواروا وتيان بابا والله من الله بيغمبر لله خوا نردراوين خوا دزانك يمن لا اون نردراوين بلام بيامي إما وما علينا إلا البلاغ المبين كاري إما ويك تنها بيامك بقينين أما أويت يدقين كهمو بان خوازيك ما مصايك آيني ملاك إشي بزا ويك بيامك بقينت بلام بيويست بوناكا تو خلق كافر كيتو خلق بيدين كيتو بيامك بقين خلق باوري باوري نكر بزورينيا بلا عزيزان بجورك قومك عناد لقلم سي پیغمبرانا دفرمون دلين اگر بيتو بردوان لم قساني كايوه ديكن لنرجمنكم او بردباراني شان دكين ولا يمسنكم منا عذاب أليم وآزاري شي باشي شتان ددين شكا ايما رشبينين بايوه ايما رشبينين آين بان خواز خواناس پیغمبران لهر قوم يكابن وتيانا خلشي فساد وخرابكار وتيانا براسي ايوه شومن لنكم القاده بپیغمبران يقولوا شومن جات شون بما مصايشي آينين او ترشوم لله خلشي فساد بمجوريا بويا ام گفتو گویه لبینی پیغمبران و قومك بردوان بو هتا او کاتی پیاوێک لە دەری شارەوە کە دەبینی خەڵکت باوەڕنایە لێدەم پێغەمبەرانە دەعوە دەکەن بانگەواسی دەکەن سێ پێغەمبەر خوای گەورە باسی پیاوێکمان بۆ دەکات زعما دەرس و پند و عیبرەتی تدا بۆ هەر هەمووان دەفەرمێ وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين لو پڕی شارەوە لە کوبڵی لە سنووری لێرە لە باسی تاقسڵ جەبکەیت لەوێوە کەسێک دێتە ناو شار و بە خەڵکەکە دەڵێ خەڵکی نێ و بۆ باوەڕ بەم پێغەمبەرانە نایەنن باش ئەمان لە داوای هیچتان لێ ناکەن بەس دەڵێن خوا بپەرستن بە تەنیا شەریکی بۆ بڕیار مەدەن باشە ئێوە بۆ ئەمە ناکەن دیارە ئەمەش کار هیچ کاریگەری بەسەریانەوە نابێت تا دەگەنە ئەم ئاستەی کە قورئان باسی ئەوە ناکا کە کوشتویانە بەڵام مفەسیرین دەفەرمون چۆن باسی ڕەزمکردن و ئازاردانیان کردووە ئەم پیاوەش لەسەر ئەم قسەی حەقە کەوتوویەتی و شوێنی پێغەمبەران بکەون و پشتیوانی لە حەق کردووە قەومەکە دەیکوژن یەکسەر خوای تەعالا باسی نەتیجەی ئەم پیاوچاکە دەکات کە هاتووە پشتیوانی لە حەق کردووە باسی سێ پێغەمبەرەکان ناکات دواییان بەسەر دێ دەفەرمێ دوای ئەوەی کە وەفات دەکات و شەهید دەکرێت لە لای قەومەکەیەوە قيل ادخل الجنة خواهي قولا باسي او ديوي دنياش ما بباز دكات خواهي دفرمي بي بلن با ام بيا وبتيت بهشتوا اما تو بهشتي قال يا ليت قومي يعلمون لو كاتيا انساني تاك خواناس همو كاتي خمي ملتك يدي زانا كان دفرمون ولا سيري لنا وقولشا خمي ملتك خويت دلا خوزقا ملتكم زاني با قومك زاني او قوم زاني با من خوات رزيش لنا قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين خوي قرت شلون رزي لمنا وحرمتي قرتم زامي كثير يقين عزيزا لم تن آتانا يا كم يا نويا
هەر شتێک کە سەرەتاوە دێت ئللا خەڵکی عاقڵ و دیندار لە سەرەتاوە باوەڕی پێ دەکات. بەڵام خەڵکێکی تر لەسەر ئەوە دەوەستێ ئەگەر هەموو خەڵک باوەڕی هێنا و قەنەعاتی کات ئەنجاویشەوە دەکات. بەڵام خەڵکی عاقڵ وەکو سەحابەکان هەر لەو دەقەیەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگەوازی بۆ دین کرد و پێغەمبەرایەتی ئاشکرا کرد، ئەبوبەکر ئیمان دەهێنێت. ئەهلی دین خێرا شوێن ئەهلی حەق دەکەوێت. دوو مەرج نییە هەموو کاتێک بەس پێغەمبەران دین سەرخەن بەتەنیا، بەڵکو جاری وایە پیاوێکی چاک و ساڵح جرأت و غیرەتی هەیە پشتیوانی لە حەق دەکات. ئەمەش زاناکان و ئەهلی تەفسیر ئەمە باز دەکەن، دەفەرمون پێغەمبەران دینیان بڵاو کردوتەوە، بەڵام پێویستی بە کۆمەڵێک کەسیشە کە پشتیوانیان لێ بکات. هەر وەکو چۆن عیسى عليه السلام خوا باسی دەکات لە قورئانە، دەفەرمێ فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله. عیسا کاتێک کە دەرەقەتی قەومەکەی نەهات ئەنجا بانگی کردوتی ئەی خەڵچینە چێ پشتیوانیم دەکات، چی پشتیوانی من دەکات بۆ ئەم حەقا. بۆیە جاری وایە پیاوێک کە دووریشە لە پێغەمبەران و لە ئەهلی حەقەوە بەڵام لە دەرەوە دەزانێت کە شتێکی ڕاستە، پشتیوانیەکەی دەبێتە گەورەترین پاڵپشت و دەرس و عیبرەت بۆ خەڵکێکی تر. ئەمە بۆ هەموو کەسێکە کە خۆت موقفی خۆت بەکەم نەزانیت لە پشتیوانیکردنی ئەهلی حەق، دژایەتی تەوحید نەکەیت، پشتیوانی کەسانێک مەکە کە شەریک بۆ خوا بڕیار دەدەن، با بە ناوی ئاینیشەوە بێت. کاتێک خوا بەرزت دەکاتەوە کە پشتیوانی لە حەقەکەی، کاتێک خوا بەرزت دەکاتەوە کە پشتیوانی لەو کەسانە بکەی کە باگەوازی بۆ تەوحید و یەکتاپەرستی دەکەن و خەڵکی ئاگادار دەکەنەوە لە شەریک بۆ خوا بڕیاردان و ئاسەوارە خراپەکانی. یا ڕەبی خوا لێت دەپاڕێمەوە بە ئیسمی عەظەمت ناو سەفەتە بەرز و پیرۆزەکانت ئەم کات و ساتە مبارەکەی ئێستا تێیداین هەمووی بە تاعەت و عیبادەت بۆمان بنووسید. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بجێڕی کە فەرمووتە لەم شەوەیە خير وعبادة تيدا خير من 1000 شهر. يا ربي بنسيب هموم ما بيت وخواي قرر توفيق ما بدأ. وصلى الله وسلم على نبينا محمد.